خۆشەویستان داوامان کرد لە هونەرمەند ناسیر ڕەزازی هەرچەندە زۆر مەشغول بوو، خەریکی پرۆگرام بوو لە شەوەکان لە یادەکان، خەریکی ئامادەکردنی پرۆگرامی خۆی بوو کە سبەینی بەڵام داوای ئێمەی قبول کرد، ئامادەکێکی ئەوای نەبوو، چەند دەقەیەک چەند قسەی هەیە و لەگەڵ گۆرانیەک بوو یادی تارتۆفیق بە سپاسەوە لە هونەرمەندی بەناوبانگ خۆشەویست کاک ناسیر ڕەزازی تەماشای ئەم ڕپۆرتاژە دەکەین. من لە پێشە لەسەر داوای کاک بەرزان قرار بوو لەسەر مامۆستا تایبتۆفیق قسە بکەم، بەڵام بەداخەوە لە بەختی شەڕی من کە لە ستۆکۆڵمەوە هاتم بۆ بەلژیک ئەو دۆکۆمنتانەی ئەو شتانەی کە لەسەر مامۆستا تایبتۆفیق لەلام بوو بەداخەوە لەبیرم کرد لەگەڵ خۆم بیان هێنم، ئێتر لەبەرەوە ناتوانم لەسەر تایبتۆفیق قسە بکەم، چونکو من تایبتۆفیقم زۆر جار دیوە بیرەوەری و وێنە و شتی زۆریشم لەگەڵ یا هەیە، بەڵام بە هەرحاڵ حەزم دەکرد پڕ بەدڵ حەزم دەکرد کاک سادق حەریری لێرە بواە، چونکو لەو بڕوایەدام هیچ کەسێک و هیچ گۆرانی بێژێک دەنگی وەکو ئەو بەقەدەر یانێ دەنگی وەکو ئەو بە دەنگی مامۆستا تایبتۆفیقەوە نزیک نییە، بەڵام بەداخەوە بارودۆخی کوردستان ئاوەهەیە کە نەکرا بانگ بکرێت. بە هەرحاڵ لەبەر ڕێز و حورمەتی مامۆستا تایبتۆفیق کە بەش بە حاڵی خۆم دەورانێکی خۆشم لەگەڵی هەبووە، چەند شتێکی دووبارە ئەکەمەوە وەکو شاگردێک لە شاگردەکانی مەکتەبی تایبتۆفیق یان قوتابخانەی مامۆستا تایبتۆفیق. دیسان جارێکی تر سڵاو و ڕێز و حورمەت بۆ ئێوە، هیوادارم بەدڵتان. بۆ فرین عاشقان و جەزبی دڵ وا ماهریە ڕەنگە شاگیر دیدێ بکامێ تر نەسیم و سامرین ئاخ نەسیم و سامرین بەختیە ئوستادە سووتی دەرسی سحری پێوتیە وەکە تۆی بەردایە گشت عالەم بە مەکر و ساحری ئاخ بە مەکر و ساحریە كفريش رحمي بيغسيري وزليلي خوي دكار
ساورا رحمي بحالم كأجرتي كافري آخ أجرتي كافري ساقي بومتك جميل وشرى ساقي بومتك جميل وشرى بيخم بسلاماتي أوجوتك ناز درجنكي لكي شو شيد الله كم شكاوى بيتو زمدار عبدا